ئازیزان و خۆشەویستان دووبارەم کاتتان باش و ڕۆتان شاد بێ. من شەماڵ عەلیمەوەی و بینەری کەناڵی هیوان لەگەڵ کاکاوە مەحموود سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی شوێعی کوردستان ئەمڕۆ لێرەین بۆ گفتوگۆکردن لەسەر بابەتێکی گرنگ، بابەتی ڕۆژ کە قەیرانی گەشتگیری کوردستان جوڵانەوە ناڕەزایەکانی جەماوەر و پرسی گۆڕانکاریە لە کوردستان هاتینە سەر بەشی سێیەم و من پێم خۆشە لەم بابەتەوە کاکاوە تەرکیز بکەینە سەر ئستراتیژی ئێمە بۆ ئاڵوگۆڕی بە بڕوای ئێوە. من دیارە بە یەک شتێک لێرە بڵێم زوو ئاوا وترێ بە چەپەکان ئێوە لە چۆن لە ژوڵانەوە ناڕەزایەکانە حیزبی شوێعی لەکوێیە، حیزبی فڵان لەکوێیە، چیتان کردوانە، چەپەکان ڕۆڵیان نییە. من پێم خۆش نییە ئەمە ڕەخنەی ئێمە بێ لە خۆمان کە بیگرینەوەوانە. بەرحاڵ ڕەخنەیەکی کەم و کورتە، بەڵام بە جۆرە لە جۆرەکان جۆرێک ئومێدەواربوونیشی تیانەوەی کە ڕەخنە لە کاوە مەحموود دەگرێت کە بۆچی تۆ لە حیزبی شوێعی کوردستانە هیچ دەخاڵەتێک لەم جوڵانەوەیانە نییە، پێی وایە چاوەڕوانی ئەوەی هەیە کە حیزبی شوێعی کوردستان توانێت قیادەی ئەم جوڵانەوە ناڕەزایانە بکە. کە من بۆ خۆم لە نەزەری من ئاوایە هیچ حیزبێک لە ئەحزابە چەپەکانی ئێستەی ساحەی کوردستان توانێت قیادەکردنی ئەم جوڵانەوە ناڕەزایانە، چونکە ئەساسەن هەر نایناسن، هەر نازانن لە چۆ سەرچاوی گرتووە، هەر نازان خصوصیاتەکانی چێ لێکدانەوەیان بۆی نییە. بەڵام من ئێستا لەگەڵ کاوە مەحموودە حەزەکەم باسی ئەوە بکەم، هاوڕێکەوە باسی ئەومان بۆ بکە استراتیژی بە سەرکەوترگەیاندنی ئەم جوڵانەوەی ئەم جوڵانەوە ناڕەزایی لە کوردستان چۆن ئەتوانێت بە ئامانجی خۆی بگات، چۆن ئەتوانێت بە ئەنجام بگات. بەڵێ من بە جوملەی ئەخیر لە جەنابەت تێگەشتی پرسیارەکە باشە بۆ یە قسەکانم پەیوەندی بە قسەکەی جەنابتەوە هەبێ. بەڵێ بەڵێ ئەلم بەداخەوە مداخلەیەکی پێشتر تێ نەگەیت بۆ پێم نەگەیشت چکە لە بەدەنگەکە، بەڵام قسەی ئەخیر لێ تێگەیشتمەوانە لە ڕاستیە من ینی پێم وایە بەشێک لە منهجێتی ئێمەمانانی مارکسی کە یان خۆمان بە مارکسی ێزانی بڵێن نابێ بڵێن دیعاکردن نەبێت، ئەوە بێت کە چۆن واقعەکە خوێنەوە وەکەوەی کە هەیە، نەکە واقعی وەکەوەی کە حەزی لێ بکەینەوەوانە کە ئەو واقع ئەخوێنەوە پێم وایە حتا لەگەڵ بزوتنەوە جەماوەرەکانیش خەلاکی جەماوەریش بە هەمان شێوە مامەڵەی لەگەڵ بکەین. بزوتنەوە حێراکی جەماوەری هەر مزاهرە نییە، حێراکی جەماهەری کۆمەڵێک چالاکی منەظەمە، ئەو چالاکی منەظەمە کە خەڵکێکا بۆ دیفاعکردن لە بەرژەوەندەکانی خۆی و ئەم بزوتنەوە جەماوەریانە ئەم پەیوەندی بە بابەتێکەیە کە پێڵە نەزەری گۆڕانکاری کۆمەڵایەتی تا ئێستا ئەوەی کە تۆ واست کرد کەس خوێندۆتەوە کەس ینی نەکردووە، من پێم وایە لەوانەیە هەر کەس بەپێی توانای خۆی شتێکی لێ تێگەیشت بێ، بەڵام عمومەن وەکو چۆن هەتا لە بواری تیۆری تا ئێستا نەزەریەک نییە، تیۆرێک نییە لە بواری تیۆری حرەکەی ئیجتیماعی گەڵاڵە کرابێوانە زۆری لەسەر نووسراوە، بەڵام تیۆرێک بێنی وەکو تیۆر لەبارەی حرەکەی ئیجتیماعی. بۆیە ئەم حرەکە ئیجتیماعیانی کە ئێستا هەیە ئەم تێڕوانینی جیاوازی هەیە لەسەر لەم بارەوە. بۆیە من پێم وایە کۆمەڵێک شتێک لە حرەکە جەماوەریە. یەکەمین من ئاماژەم بە کۆمەڵێک ئەرک کرد، یەکێ لەوانە مەترسی پۆپۆلسی، یەکێ لەوانە مەترسی گوتانی کەراهیەتەوانە و ئەم حاڵەتانە تۆ چۆن دەیکەی کارتێکردنت هەبێ ئەنجا کارتێکردنە حیزبی سیاسی بێ، خەڵکی چالاکەوان بێ. ئەم بابەتانی کە باسی یەکەم ئێمە باسی مەشروعیەتی بزافە جەماوەرەکان ناکەین، بزافە جەماوەرەکە بڕاینەتەوە لێی ئەوەی بەغدایە، ئەوەی لوبنانە، ئەوەی ئێرەیە چوبێ، هەمووی مەشروعەکە وەزعێکەیە. ئەم وەزعە وای کردووە کە جەماوەر بە شێوازی جۆرا و جۆر هەڵوێستی خۆی دەربڕێ. اینجا ئەم هەڵوێستان نووسین بێ، مزەکەرە بێ، خۆپشان نابێ، مانگرتن بێ، هەرچیەک بێ ئەم هەڵوێستەوانە. بەڵام دەمێنێتەوە چۆن دیراسی ئەو هۆکاران هەم بکەین کە تاسیری تێکاوانە، یعنی بۆ نمونە بۆی بۆ واقع بینی بین، بۆ مەقەڵاتی ئەحزاب ئەسووتێنرێ ئەوانە باشە. تەجروبەی پێشتر حزب نەبووە مەقەڵی حزبەکەی تری سووتاندووە، باڵێک نەبووە لەناو حزبێک مەقەڵی باڵەکەی تری سووتاندووە، حتا ئەمانەی ئەخیر ئەمانەی ڕووداوەکانی ئەخیر خەڵکەکە باسەکە بەشێک لەناو چالاکەوان باسەکە کە لە کوفری چێ تەقەی کردووە، چێ بووەوانە لە فڵان جێگا چ جهتێک بووە، هەر هەموو جهتی سیاسی بووە، ئەمانە جهتی سیاسیشن لەو حاڵەتەیە.
من مەبەستمەوەیە چۆن ئێمە تەرکیز لە ئەوە بکەین بزاتێکی جەماوەری لە چوارچێوەی تێکۆشانێکی مەدەنی ئاشتیانە و دیموکراسیانە جەختی لەسەر ئەوە بکەینەوە بۆ ئەوەی نەفەوتێ بەغەیری ئەوە لەغەیری ئەوە ئەو بزافە جەماوەریە بەڕچاوکردنی تەجاریبی خەڵکی تریش نەزۆکە بێوانە بە پێشەوانەوە پێم وایە جاری وایە خزمەتی خودی دەسەڵاتەکە بەردەوامبوونی دەسەڵاتەکە و ئیکاتە خانەیەکی مۆسمیەوە معقول نییە مەسەلەن تۆ تەماشاکەی 2006 مۆنێمنتەکەی هەڵەبجە ئاسووتێ بۆ نمونە 2006 لە چوار قوڕنا داوای کارەباکەن ئەچن دایرەی کارەبا سووتێنن لە کەلار داوای چاکردنی خوێندنەکەن بەردەگرنە کوردی هین دایرەی تەربیەی کەلار ئەمە باسی 2006 بووەکە واتە ئێمە مامەڵە لەگەڵ کەڵەکەبوونی کۆمەڵێک دیارداکەین ئەم دیاردانە حرەکەی جەماهیری لە کوردستان تازە نییەوانە ئەم دیاردانە تا ئێستا هێزی سیاسی بە هەمووانەوە بە چەپەکانەوە نەیانتوانیوە حرەکەیەکی جەماوەری ئەوە ناڵم قەزەی ئایدۆلۆژی سەرتاوتم ئەگەڕێنەوە بۆ فراوانترین بەڵام بۆ نمونە کۆمەڵێک هەدەفەیە ئەم هەدەفە بۆ خەڵکی چەپ و سۆشیالیست و کۆمۆنیست پێشکەوت و خواست دەکرێت کۆ بێتەوە و ئەم بزافە جەماوەریەش ئێمە کۆی نەکەینەوە تەنها بۆ قەزەی ئێستا وەزعی ئابوووریەیە ئەم بزافە جەماوەریە پێویستمان پێێتی بۆ دەستورێکی ئەلمانی لە کوردستانە بۆ نمونە ئەم بزافە جەماوەریە پێویستمان بێتی بۆ داکۆچیکردن لە قەزەی ژنا لە کوردستانە ئەم بزافە جەماوەریە پێویستمان پێێتی بۆ قەزەی پێشکەوتن و نهێشتنی کۆمەڵێک پێوەری کۆن لە پەیوەندی کۆمەڵایەتەکانە مەبەستم ئەوەیە بەم مانە فراوانە تەماشای بزافی جەماوەری بکەین بە هەموو شێوازەکانی تێکۆشانەوە نەک ئەوەی کە تەنها عابڵوقەی بدەین نەک ئەوەی تەنها تەماشای حاڵەتە بکەین لە حاڵەتەکانە و بتوانین ئەو کە بۆ کوڕانی کە هەیە وەکو ئشارەتم پێداوانە کە دەربازی کەین دەشمێنێتەوە وەکوتم جادە مقدەس نییە ئەو حەشتی جەماوەریش مقدەس نییە چونکە ئەو حەجە جەماوەر کۆمەڵێک هێزی سیاسی تەنانەت دەسەڵاتشی دێتە نایەوە کە مەبەستی دیاریکراو تەسیری دێکە بە مەبەستی تەسویەکردنی حساباتی یەکتری بینیمان لە بەغدا بینیمان دێرە بینیومانە و مەسەلەکە دووبارە سێبارەشە بێتەوە و بەشێک لە قەزەکە پەیوەندی بە لاوازی ئێمەیە هێزی چەپ لە کوردستانە کە تا ئێستا نەیتوانیوە کاری هاوبەش بکە کە کارێکی هاوبەشی گرنگ بکە وم پێم وایە مەسەلەن ئەم سەکۆی ئێوە هیوە ئەمە یەکێکە لە کاری هاوبەش شتێکی گرنگە و شتێکە یارمەتی تەعبیئادا و پێویستیشە ئێمە نەم جۆرە سەکۆرە شتەکان بەرەو زیاتر واقعی بین بیبین بۆی بتوانین ئەم بزافە جەماوەریان نەزۆک نەبێ ئەم بزافە جەماوەریە لە ئەخیرا بەرهەمیە بێت بەڵێ من کاکاوە نازانم دەنگم ئەگا بە تۆ بەباشییان نا سەرنجەکەم ئەوەیە کە ئێمە پێویستمان بە استراتیژێکی سیاسی ڕۆشن هەیە بۆ بەرەو پێشبردننی ئەم جوڵانەوەیە بۆ وەڵامدانەوە بە خاڵە لاوازەکانی بەهێزکردنی خاڵە بەهێزەکانی و ڕێکخراوکردنی بەڕاستی گەورەترین نەقص و کەموکوڕی ئەم جوڵانەوەیە لە ڕێکخراوبوونیەتی کە دیارە لە تەوەقعی لە خۆشی جێگای انتقاد یعنی ئەو تەوەقعی کە خۆی ئەم جوڵانەی لە خۆی هەیەی تەوەقعێکی زۆر نزم و لاوازە بەس چمە بەستێکە ماڵێمەوانە دیارە دواتر لەسەر ڕێکخراوبوونەکەی قساکەم بەڵام بە مەبەستی ئەوە واڵێم کە تەوەقعی لە خۆی لاوازە یعنی ئەو باسی مەقەرسووتاندن و ئینا من چەند ڕۆژێک لەمەوبەر لەگەڵ ئازیزێکە لەگەڵ برادێکە لە گفتوگۆیەکی تەلەڤیزیۆنیا بووینەوەوانە ئەو زۆر باسی ڕێبازی هینە کرد گاندیە کرد و گوایە بە جوڵانەوەی نات و دووتیژی لە کوردستانە ئەتوانین ئێمە سەرکەوتن بەدەستبێنین و ئەمانە ئەمە چوارچێوەی ڕەخنەی بوو لەم حرەکەتەکە گوایە چۆمە قەڕەکانی سووتانەوە کردەی سووتاندنی بەکارهێناوە ئەوانە من بۆ خۆم بە پێچەوانەوە من پێم وایە ئەو ڕێبازی گاندیە لە کوردستانەگەر لە هندستانی هیچی بە هیچ کردوێ کە هیچی بە هیچ نەکردووە بە نەزەرم لە هندستانی دوای گاندیشە کاستەکان وەکو خۆیان ماون چەند ملیۆن ئینسان هەر بەگڵا حساب بکردن تا ئێستا لە هندستانی هیچی نەکەوڵە لە کوردستان هەر هیچی پێ ناکرێت
لەبەرەوە من بە چوارچێوەی گاندی و تەسویری گاندی نابۆ مەسایلی مەقەر سووتاندن و ئەوانە بەڵام لە ڕوانگەیەک ئەو پێم وایە ئەم کاری کردێ مەقەر سووتاندن و بارگا سووتاندنە نادروستە لەو ڕوانگەیەوە کە ئەم خەڵکە هەستەکەم کردەیەکی ناومێدەوارانە ئەکا ینی تۆ گەر خۆت بە خاوەنی کۆمەلگا بزانی لە جێگای سووتاندنەچی داگیرێکی لە جێگایەوەی بچی مەسەرەن مەقەڕی حیزبی فڵان لە فلانە جێگا بڕۆی دەبینی تو شتەکانی ببیت و تاڵانێکی تۆوانە ئەچیتە ناوێ ئەمە مەقەڕی منە بۆ ئیدارەکردنی ئەم شارە بۆ بەڕێوەبردننی کاروباری ئەم شارە بۆ دەربڕینی ناڕزایی ئەم شارە چوزانم بۆ لیژنەی نوێنەرایەتی ئەو جەماوەرە ناڕازی ئەم شارە بەڵام چونکە ئەم جوڵانەوەی خۆی لەو مستەوە لەو ئاستەیە نابینێ و جۆرێک لە جۆرەکان خەریکە تەنها تعبیر لەواکە ئەڵێ من هیچ ڕابتێکم لەگەڵ تویان نەماوە بۆیە چە مەقەڕەکەشێ سووتێنێ ئەین تۆ بەسەن بێنە بەرچاوت باسی کوردەی تونند و توژی شتەکرێەوەوانە ئەسەن ئەم خۆپیشاندەرانە شوێن کام کەس لە ڕموزەکانی دەسەڵات کەوتن ویستیان زەرەری لێبن چ دەستیان برد بۆ ژیانی چێوە ژیانی چیان خستە خەتەرەوە تەنها ئەوەیە کە ڕەمز و سیمبولی ئەحزابە سیاسیەکان بە پەیکەرەکانیانەوە بە ڕسمەکانیانەوە کە سەرجادەی پڕ کردووە هی مردووەکانیان بە مەقەڕەکانیانەوە هەمووی کاتە مەعرەزی هێرش ئەمە کردەیەکی سیمبولیەکە ئەڵێ من لەگەڵ توە هیچم نەما تەواو من ئیتر تۆم ناوێ پردێک لە بینی من و تویان نەماوە این بکرێن بەڵام لەو ڕوانگەیە من ڕخنی لێگرم کە ئەتوانێت لەمە ژواوەتر بێ ئەتوانێت داگیرکردنی ئەم جێگایە بێ و بەڕێوەبردن و بە تەسەڕوفکردنی بێ کە ئەمە ناکات ئێستا من ئەمە بە ڕەخ نازانم و من ڕەخنە لەم جوڵانەوە یەکرم لەم ناحیە و تەقدیسیشی ناکەم لەلایەکی ترەوە لە مۆزوعی ڕێکخراوبوونە ئەوەی کێمە هەر ئەم جوڵانەوانە دووبارە ئەبێتەوە دەری بەڕێز باسی نقطەیەکە کرد کە بێ بە کردەی مەوسمی هەر مەوسمیە جارێک شتێک ڕوئاتەوەوانە و دووبارە ماوەیە کە بێتەوە دووبارە سەر هەڵەیەتەوە ئەمانە هەست ناکەی تۆڕێک بەجێ نەما ئەوە خۆپیشاندانام ناڕزایە فراوانە گەورەی لەسەر تاسەری چەند منطقەی سەوزی هەموو گرتەوە لەم سەر تا ئەو سەر هەموو شوێنێکی گرتەوە لە هەموو جێگایەک بوو بەڵام هەست ناکەی لیژنەیەکی تەنسیقی هەیەیەکی تەنسیقی دامەزراوەیەک دروست بوو بێ دواتر بتوانێت نوێنەرایەتی ئەم جەماوەرە بکە بۆیە فرسەت هەڵە بێتەوەوانە مەجموعەی خەڵک لە کۆنە سیاسیەکان وانی کە لە کۆنە لە پەرلەمانە بوون و ناڕزایان دەربڕێوانە بێنە پێشەوان بیان و نوێنەراتی ئەو جەماوەرە بکەن کە من دیارە زۆرتر لەوەی کە ڕخنە لەوان بگرم ڕخنە لە جوڵانەوەکەی خۆمانە بێ بگری کە بۆ ناتوانێت نوێنەراتی خۆی بێنێتە دەرەوە بۆ ناتوانێت لیژنەکانی خۆی دروستکە بۆ ناتوانێت لیژانە تەنسیقەکانی خۆی ئیدامە پێبا بڵێ من هەر ماوە مەخە خۆ ئەمڕۆ ناڕزایی تەواو بووە ڵام برسێتی تەواو بووە بێکاری تەواو بووە مەینەتی تەواو بووە موسیبەت تەواو بوو لە شارەکانی کوردستانە لە گەڕەکەکانە لە ناو زەحمەت کێشانە ناو کارگەرانە بێکاری تەواو بووە نا هەمووی وەجێگەی خۆی ماوە کوان ئەو ڕێکخراوانی دیفاع لەم خەڵکانەکەن کوانەوانە ئەمانە ڕخنەیەکی جەوهەرین و من پێم وایە نەواتێک لە ڕێکخراوبوون لە ناوم جوڵانەوانەیە موجودە چونکە من وای نبینم ناشتوانم تەسەوری ئەوە بکەم کە ئەم جوڵانەوانە بەبێ ئەوەی هیچ ڕێکخستنێک هەبێ هیچ کەسێک هەبێ کە پێیان بڵێ چوار کەس با بڕن بێکەوەم کارە بکەین بڕاتە پێشەوە لە پڕێکا دەرکەوێ بێتە ماڵەوە ناکرێشتیوە منطقی نییە ئەم پەیاماردان و هێرش بردنەوە و پاشەکشەکردنەوە دووبارە هێرش بردنەوە دووبارە محاسەرەکردنە ئەمانە هەموو کردەیەکە بە ڕێخستن ئەکرێ بەڵام ئەم نەواتی ڕێخستنانە گرنگ ئەوەیە ئێمە پەریان پێ بدەین و لە جوڵانەوەیەکی بەردەوامە نەک تەنها بۆ اعتراض نیشاندان نەک تەنها بۆ ناڕزای نیشاندان بۆ ئیدارەکردنی مجتەمع هەنگاو بێنێتە پێشەوە هیچ گۆڕانکاریەک لە دنیاە بەبێ دوو ئیداری بەبێ دوو دەسەڵاتی بە ئیزدیواجی سوڵتە زۆر مهمە و ئیزدیواجی سوڵتە هێزێک دروستیەکە کە خۆی بە خاوەنی سوڵتە بزانێت و بتوانێت ئیدارەی کۆمەلگاکەوانە من پێم وایە استراتیژی دروست بۆ بردنە پێشەوەی ئەم جوڵانەوەی ئەوەیە کە بە ئیتیجاهی خۆبەڕێوە بەری لە ناو ئەم جوڵانەوانەیە تەدەخول بکرێەوە ئەو پێکهاتە ڕێکخراوانی کە دروستەکرێ بەم ئاراستەیە بڕوە ئیتر ناوی هەنێک پێخۆشە ناوی بنێ شورا هەنێک پێخۆشە ناوی بنێ ئەنجومن هەنێکە ئێوێ بڵێ خۆ بەڕێوەبەری هەر شتێک ناوێکی هەیە گرنگ نییە گرنگ ئەوەیە بتوانێت ئیدارەکردنی کۆمەلگا لە خۆر لە گەڕەکەکانە بەدەستەوە بگرێ بەم ئاراستەیە حرەکەتکردن ئەم جوڵانەوە جەماوەریانە استراتیژێکیانە بێ بۆ دڕدان بەم دەسەڵاتەکە لێرەیە هەنگاو بە هەنگاو پاشەکشە پێکردنی دروستکردنی ئیزدیواجی سوڵتەوە نیشاندانی نمونەیەک بۆ ئەو ناوچەیە کە خۆپیشاندانی تیان ناکرێ ئەگەر لە ناوچەی سەوزا لە ڕزۆنی سەوزا ئەمە بە سەرکەوتن بگاومە بچێتە پێشەوە سەرکەوتنێک بەدی بێنێ ئەو وەختە جەماوەری ناوچەی زەردیش پشتیوانیان قایمە بێ بەرامبەر بەو هەڕەشانەی کە
لەسەر خوێنیان و لەسەر ژیانن لەسەر ئەوانە هەیە ئەوەستنەوە و ئەو بربەستە ئەشکێنن من ئەمە تێڕوانینمە بۆ استراتیژی سەرکەوتنی ئەم جوڵانەوەیە پێم خۆشە ئەگەر بەڕێزت سەرنجێکن لەم بابەتەوە ماوە بیڵی تا دوای ئەوە بچینە سەر چارەشێکمان ماوە بچینە سەر هەندێک پرسیار کە بۆ ئێوە هاتۆ بە تایبەتی کاکاو من پێم وایە تێکڕای ئەم بابەتانە بریتیە پەیوەندی بە هۆشمەندی کۆمەڵایەتیەوە هەیە هۆشمەندی کۆمەڵایەتی کارتێکردنێکی زۆری هەیە لەسەر بزافی جەماوەری و شێوازەکانی ڕادەبڕی سەبارەت بەوەی کە سووتاندنی مەقەڕات و لەناو مەقەڕاتە بمێنێتەوەوانە یان ئەو تەشکیلاتانی کە دروست بووە هەڵبەتە کۆمەڵێت تەشکیلات دروست بووە لە سلێمانی مامۆستانی ناڕەتا دروست بووە کۆمەڵە تەشکیلات دروست بوو داوای خۆپیشاندانیان کرد بەڵام ئەو تەشکیلاتە نەچوو مەقەڕات بسووتێنێ ئەو تەشکیلاتە پێویستی بەگرتنی مەقەڕات نییە ئەو تەشکیلاتە مەطلبێکی دیاریکراوی هەیە وەکارەکە فشارێکی بەردەوامەکە بۆی ئەم حاڵەتە بگۆڕێوانە بەڵام دەبێنێتەوە لەم لەم هۆشمەندی کۆمەڵایەتی کە هەیە و لەم ململانەیە حیزبی کە هەیەوانە ئەگەر مەجالت هەبێ ڕۆژێ ڕۆژان ئەگەر زانیاریت پێ بگا بۆ دەرەکەوێ مەسەنە سبەی ڕۆژ لە قەڵاتسێ چێ پەلاماری چی داوە چ لارێک پەلاماری داوە چ باڵێک نەناو ئەو حیزبە هاتووە مەقەڕی باڵەکەی مەقەڕی حیزبەکەی خۆی چوتاندووە بۆ ئەوەی بەواقعی بیر بکەینەوە لەبەرەوە سوودانی مەقەڕات لەوەدا نییە کە بێن مەقەڕات بستێن بۆی ئیدارەکە دەستی بەسەرا بگرن لەو حاڵەتە نییە ئەوەی متەزایری ڕاستەقی نەبێ دوورنەوەی ئێمە استستاقی تەجروبەی گاندی و تەجروبەی هند ناکرێت ئەوانە بەڵام حاڵەتێک هەیە ئایا تێکۆشانی مەدەن دیموکراتی مەدەنی ئاشتیانە خزمەتی ئەوەکە کە مەطالیبی خەڵک دەمومەتی هەبێ مەوسمی نەبێ خزمەتی ئەوە ناکە من پێم وایە خزمەتی ئەوەکە بەغێری ئەوە سوتاندنی مەقەڕات دەست بەسەرگرتنی مەقەڕاتەوانە لەم حاڵەتەی کە عنواعی مەراکزی قرار هەیە و ئەو عنواعی چەکدار و چەکداری لایەنە سیاسیەکان هەیە پێ وایە حاڵەتێکی نەزۆک دروستەکەوانە و ڕێخستنی ڕاستەقینە خۆی ناخاتە ناو ئەو دائیرەوە ئەو بازنە و لەبەرەوە ئەو تەشکیلات هەندێک تەشکیلات دروست بووە هەندێکی جۆرێک لە بەردەوامی هەیە بەڵام دیسانەوە پێویستی بە ئەوەی تۆوتت ڕێخستنی زیاتر هەیە پێویستی بە شعاراتی وازحتر هەیە پێویستی بەوە هەیە کە چۆن بتوانێت ئەو هێزانەی کە لەگەڵەیە بەشدارە بێت چی هێزێکە من پێم وایە لەوەدا ئەتوانێت هەنگاو بەرەو سەرکەوتن منێ بەڵام بەهێزی سووتانی مەقەڕ ئەو تەشکیلاتانە بە بۆچوونی من لەوانەشە غەڵەت من پێم وایە دەباتە حاڵەتێکی نەزۆک زۆر باشە دەستەکان خۆش کاکاوە بنەوە دەقێکمان ماوە چەند پرسیارێک هەیە من داوای لێبوردنەکەم بازێک لە تێکستەکان زۆر دوور و درێژن بەڕاستی ئینەکەش بچووکە و منیش وا دیارە ئیتر بەرە و تەمەەن هەڵکشا و چاو زەعیف بووە بۆم نابین لێوانێکیشم پێ نییە بە داوای لێبردنەوە لەبەرەوە ئەو بەڵێ جوێ لێ نییە من ئەڵێم کۆمەڵێک پرسیار هاتوونیان خەمە سەر شاشەکە ئەگەر بگرێت لەم دەدەقەیە کە ماوە وەڵامیان بدەیتەوە پرسیارێک هاتووە لە بەڕێزێکەوە بە ناوی شوان نووری ئێستا ئەی بینیت لێرەیە ئەڵێ هاوڕێشوان نووری حیزبی شوێی بۆ نەیتوانێت بێتە بەدیل ئەوە بۆ هاوڕێکاوەیە بەڵێ ڕاستیە مەسەلەکە ئەوە نیە حیزبی شوێی بێتە بەدیل ئێمە بیر دەواکەینەوە کە هێزێکی چەپی دیموکراتی خواست هێزێکی چەپی مەدەنی بەمانە فراوانەکەی هەوڵی ئەوە بدا کە بەدیلێک تەرحکە کە بەرنامەجێکی بەدیل تەرحکە ئەو بەرنامەج هەر بەرنامە حیزبی شوێی نەبێ بەرنامەجی بە فراوان بێ و هەوڵ بدا چونکە ئەو بەرنامەجە جەماوەر کە تەبەنی کرد و کاری کرد بۆ ئەو بەرنامەجە ئەو کاتە ئەو بەرنامەجە بێ بەدیل بەڵێ ببوورە هەروە هاوڕێک شوان عەزیز سوالێکی بەس بە بڕای من هەر بەشی سێمە کە دۆمیشی خۆڵقاندۆ من زۆر ڕۆشن نیە دیارە لە مەجرای قسە و باسەکانە ئەمانەی هێناوە تێنەگەیشتم کەمە بەستی چییە بەڵێ بەڵام وەگوتم بە
ئەم کۆمنتە شەر بۆ ئێوەیە ئەمە بەڕێزێک بە ناوی ژیاران مەحموود نووسیوێتی هاوڕێکاوە پێویستە ڕاگەاندنی حیزب بەهێز بکرێت منش لەگەڵی دام بەس بەڵام توانەکەمان مەحدودە توانەکەمان زۆر سنووردارە ئەو توانایی کە ئێستا هەمانە ئەو ڕاگەاندنی تا دروست بووە ینا ئەوە تموحێکە کە بێ هەوڵی بۆ بدەیت بەڵێ ئەمەش کۆمنتێکە کە هاتووە لەلایەن کاکشوان عەزیزەوە هاوڕێکاوە دروست دەڵێ کە جاری وهەیە ڕوژاندنی شەقام تەسفی حسابە لە نێوان دەستە و گروپ و ئەحزابدا بۆیە بە بڕوای من دەبێت پێشە شتێکە و خۆشانە بازار بناسیینە خۆشانەی بازار بناسیین و اینجا دەتوانین هەڵوێستی کردداری بنوێن ئەژینا مادووبوونەکە دەچێتە جیرفانی دەسەڵاتەوە تێبینیم نییە لەسەر ئەو تعدیق ئەو کۆمنتە لەگەڵ بەڵێ هاوڕێ عیماد عەلی پێشنیارێکی هەیە بسڵاو هاوڕێکاوە بیلاتی ئێمە نیشان ئیستیعابی وتاری دوور و درێژ ناکات کورتە وتار بۆ جەماوەردا ڕێژن بە شکلێکی کورت کراوە بە زووترین کات کاریگەری لەسەریان هەبێت کورت و پوخت بەرحاڵ ئەمە کۆمنتی ئەو هاوڕێیە بە ناوی عیماد عەلی باشە هاوڕێ بەسەر چاو زۆر چاکە من بەڕاستی داوای لێبوردنەکەم لە هەموو بەڕێزانەی کە کۆمنتیان نردووە یاخود پرسیاریان نردووە من بۆم نەخوێنرایەوە لە بەرەوەی بەشێکیان زۆر دوور و درێژن کە جێگای داخەکە بەڵام یەک پێشنیاری ئاوڕێک پێما بێ عیماد عەلیە هاتوو ئەمەم بۆ خوێندایەوە هاوشێوەی ئەم کەناڵەی هیوە لە ئاستە مەحەلیەکان قەزاکان دروست بکەن لە ڕێی ئەتەرنێتەوە خۆمە پارە و پولی ناوێت کە پێشنیارەکان بە هەند وەربگرن وڵات پێم وایە ئەم پێشنیارە بۆ توێ هاوڕێکاوە ئێمە هیمان کردووە بۆ برادرانی کە هەمانە ئەو ئاراستەیەمان هەیە لە هەر جێگایە کە بتوانێت ئەوە دروستکە بەڵام دەڕاستیە خۆ هین نییە هەموو قەزا و حەلیەک و کەناڵی وا هەبێ ئێمە قەزاکان ڕێکخراومان هەیە یعنی لەوانەیە 50 ڕێکخراومانە بێ خۆ هەر 50 ڕێکخراو خۆ کەناڵ دروست ناکات لەوانەیە کەناڵێک یان دوو کەناڵی ئاوا هەبێ باشتر لەوەی 50 کەناڵ هەبێ کە بەرهەمەکەی کەمتر بێ ڕاستە بەڵا بەرحاڵ من بۆ ئەو بینەرە ئازیزە هاوڕێ عیماد کاکیمات وە بۆ هاوڕانی شتر لێرە بەشدارەکان ئەم کەناڵە لە دوور و نزیک پەیوەندی بە حیزبی شیوعیەوە نییە وایە هاوڕێ هیوا عمەر بەشدارە لەگەڵ مناوە لەگەڵ هاوڕێ گۆناوە لەگەڵ هاوڕێ ئارامە بۆ بەڕێوەبردننی ئەم کەناڵە کەناڵێکی سەر بە ئێمەیە نڵین سەر بەخۆیە سەر بە ئێمە ئەم چوار کەسە ئێمە ئیدارەکەین ئێمە بەڕێوە بێنەوە کەناڵە هی ئێمەیە کەناڵێکە چەپە ئەوێ وەک لە سەرەتاشا باسم کردووەوانە ڕوبەرێکی فراوان و ڕوبەرێکی کراوە بێ بۆ هەموو دەنگە ناڕازیەکانی کۆمەلگا بە چەپ و هەتا بە ئازادی خوازانیشەوە کە لێرە بتوانین ئێمە گفتوگویەکی کراوە بکەین و بەوە بگەین کە یەکتریش بناسیینەوە بە هەرحاڵ سوۆسیال میدیا توانێت ئیمکانە بە ئێمە بدا یەکتر بناسیینەوە و من بەرزێ بەش بە حاڵی خۆم دروستە کە دیارە من لە جێگای کاکاوە جواب نایەمەوە من ڕێی خۆمەڵێم من وازانم ئەو پێشنیارەی کاگعیمات زۆر پێشنیارێکی بەجێە و من خوازیارم لەوانەی کە لە هەر جێگایەکە لە هەر شوێنێکە ئەیانەوەی لە ڕووی تەکنیکیەوە کۆمەکی ئێمە وەربگرن و ئەوانە ڕاهێنان وەربگرن لەوەی کە چۆنم پرۆگرامانە بەکاربێنن و چۆنم کەناڵانە دروستکەن ئێمە ئامادەیمان هەیە کە کۆمەکیان بکەین یارمەتیان بدەین و کاریان لەگەڵا بکەین ئەم جۆرە کەناڵانە بەکارهێنانی سوۆسیال میدیای بەرحاڵ و مێدەوارم ئەتەرنێتی کوردستان توانایەوەی هەبێکە ئەم جۆرە پرۆژانە بەرێتە پێشەوە بەڵام بە هەر سوورەت من ئەو پێشنیارێکی دروست و باشە زانم و پێشم وایە تا بکرێت ئێمە ئەم قۆرخکاریە لە دەست پول و پارە بسێنینەوە چونکە یەک مەسەلەی گرنگ هەیە میدیای کوردستان تەنها بەدەست حیزبەوە نیە هەر کەسێکەڵێ وایە بەدەست حیزبەوەیە من لەگەڵی مخالیفم تەنها بەدەست حیزبەوە نییە میدیای کوردستان بەدەست سەرمایەوەیە بەدەست پارەوەیە بەدەست پارەدارەوەی بەدەست سەرمایه‌دارەوەیە ئێمە پێویستمان بەوەیە میدیا لە کوردستانە لە دەست سەرمایه‌داران دەربێنین و ئێمە سوۆسیال میدیا ئەو فرسەتەی بە ئێمە داوە کە ئێمە بتوانین ئەم کارە بکەین ومێدەوارم بە هەمومان بتوانین ئەم کارە بکەین ئێمەمانوێت لەم ڕێگایە بەرەو پێش بچین و بتوانین کۆمەک بکەین بەوەی خەڵکانی تر لەگەڵ ئێمە کارەکەن لەگەڵ ئێمە کار ناکەن هەر لەگەڵ ئێمە کارەکەن هەر هاوشانی ئێمە کارەکەن دەستیان ئەگوشین و کۆمەکیشانەکەین بۆی کەوا پرۆژەی خۆیان بەرنە پێشەوە بمەرجی ئازادی خوازی بەمەرجی داکۆشیکردن لە مافەکانی خەڵک
بە مەرجی پاراستنی کولتورێکی متەمەدینانە لە نیقاش و لە جەدەل و تەنانە لە ڕەخنەگرتن و ڕوبەڕەوەستانەوەی یەکتریش من ماندوم کردی کاکاوە ئەمڕۆ زۆر سپاس دەکەم بۆ ئەم بەشدار بوونەت و ئومێدەوارم بتوانین لە بەرنمەکانی داهاتووشە بە میوانداری شاد بینەوە جارێکی تر ئازیزان و خۆشەویستان لە کەناڵی هیوا من بەم شێوازە ئەمڕۆ ئەگەینە کۆتایی ئەم بەرنامەنە ئومێدەوارم توانی بێتمان باری سەرنجی خۆمان بە ئێوە بگەێنین پێشتریش باسم کردو و جارێکی گەژ ئێڵێمەوە ئێمە لێرە نین بۆەوەی کەوا وەڵام بە هەموو پرسەکان بدەینەوە ئێمە لێرەین بۆ ئەوەی پرسیارەکان بە جۆرێک سیاغە بکەینەوە کە قابلی وەڵامدانەوە بێ پێکەوە هاوکاری بکەین نەزەر بگۆڕینەوە و ئەم پلتفۆرما و ئەم ڕوبەرە بکەینە جێگای هاوکاریکردنی یەک و دەست گەیاندنی ئەوانەی کە خەبات بۆ ئایندێکی باشتر و بە دنیایەکی جوانتر و ئازادتر یەکسانتر لە کوردستانەکەن زۆر خۆشحاڵ بوون بە بەشداری بوونتان ئەم جارش بەوەی کە بینەربان بوون تا ئێستا تەحملتان کردین تا بەرنامەیەکی تر لەگەڵ میوانێکی تراوە لەگەڵ لەوانەیە هەر ئەم باسەژی دامە بدەین لە بەرنامەی داهاتووە بە ئاسوودەیی بە کامەرانی بە شادیتان ئەسپێرم